لا کۆنگرێکی ڕۆژنامەوانی دانیوەرشی سۆران ئەنوەر محەمەدی وەک ڕاهێنەری نوێی یانەکە بە دەستگاکانی ڕاگەاندن ناساند. ڕاهێنەری نوێی یانەکەش دەڵێت با ئومێدەوە وەرکەم وەرگرتەوە هەوڵی جدی دەدەم بۆ ئەوەی یانەی سۆران لە واستە ڕزگار بکەین و لەو هەژداری ماوە ئەنجام بەدەست بێنین ئەوەی جێگای باسە لە دوای شکستی یانەی سۆران بەرامبەر بە یانەی برایەتی لاگەڕی حەڤەی خولی ناوی کوردستان ڕەفیق سعید بۆی ئەنجامە خراپەکان یانەکەوە دەستی لە کاری ڕاهێنەراتی یانەی سۆران کێشایەوە. خوای گەورە و میهرەبان بە ناوی ئیدارەی یانەی وەرشی سۆران خۆشحاڵ و بەختەوەرین بە هاتنی کاپتن ئەنوەر محەمەد وەکو ڕاهێنەری نوێی یانەی وەرشی سۆران بۆ ئەو چەند یاریەی ماوە لە خولی ناوی کوردستان. ئەمڕۆکە ئێمە گرێبەستمان لەگەڵ بەڕێز کاپتن ئەنوەر محەمەد کرد بۆ تاوکردنی ئەو یاریانە لە خولی ناوی کوردستان. سپاس بۆ یانەی وەرزشی سۆران دەستەی کارگێڕی سەرۆکی یانە کە ئەو سیقیان بە ئێمەدا کە بتوانین لەو چەند یاریەکە مایە خزمەتی ئەو یانەیە بکەین. مامۆستای شارەتی پێدار چەندە پێویست ناکە ئێمە دووبارە بکەینە بەڵام یانەی سۆران یانەیەکە لە ناوچەیەکی وا هەڵکەوتووە کە بەڕاستی ناوچەیەکی پیرۆزە بەلای ئێمەوە هەرچەندە ناوچەی خۆشمانە ئێمەش لەو ناوچەیە نیە لەبەر خۆشەویستی ئەو یانە بەڕاستی من ئەو ساڵ بڕیارمدا بوو کە هیچ یانەیەک وەرنەگرم بەڵام لەبەر خۆشەویستی یانە و ناوچەکە ئەو بڕیارەی ئەوانم قبول کرد کە ئەو سێقەیان پێداین ئینشاڵڵا کە بتوانین یانەی سۆران بگەینەوە پێگەی ڕاستەقینەی خۆی لە ناوچەی مەترسیدار ڕزگاری بکەین و بۆ ساڵێکی تریش لە خولی نایابی کوردستان بمێنیتەوە.